بەڕێز سەرۆک کۆماری ئەڵمانیای فیدراڵ، بەڕێز سەرۆک وەزیرانی ئەڵمانیای فیدراڵ، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کۆماری ئەڵمانیا، بەڕێز باڵوێزی ئەڵمانیا لە کۆماری عێراق، بەڕێز کۆنسوڵی ئەڵمانیا لە شاری هەولێر، پاش سڵاو، بەهۆی ئەوەی کۆمپانیاکانی ئەڵمانیا هاوشان لەگەڵ زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و یابان و لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا ڕۆڵیان هەبوو لە فرۆشتنی چەکی کیمیاوی بەڕژێمی بەعسی ڕووخاو، ئەویش ئەو چەکانەی لە قەڵاچۆکردنی هاوڵاتیانی کوردستان بەکارهێنا و ئاکامەکەشی دەیان هەزار هاوڵاتی سڤیل بوونە قوربانی. نمونەیەکی دیاری تاوانەکانیش کیمیابارانکردنی شاری هەڵەبجە بوو کە لە ڕێککەوتی 16 سێی 1970 لەلایەن ڕژێمی بەعسەوە کیمیاباران کرا بە چەکی وڵاتانی پێشکەوتوو کە تا ئێستاش سەدان لەو قوربانیانە کە بە چەکەکانی ئەو وڵاتانە کیمیاباران کران بەدەم ئازارەوە دەتلێنەوە. ناوە ناوەش بە مردنی هەر یەکێکیان ژمارەی تازە دەخەنە سەر 5,000 شەهیدەکەی هەڵەبجە. هەر بەهۆی ئەو تاوانەشەوە شاری هەڵەبجە چووە پەرتووکی گەنجەوە وەک یەکەم شار لە مێژووی مرۆڤایەتی زۆرترین قوربانی سڤیلی دابێت بە چەکی کیمیاوی. ئێمە ئەمڕۆ لە شاری هەولێر کۆبووینەتەوە وێڕای ئەوەی سوپاسی ئەڵمانیا دەکەین کە هەڵوێستی باشیان هەبووە لە مامەڵەکردنی مرۆڤ دۆستانە لەگەڵ پەنابەرانی ئێزیدی و هاوکاری پێشمەرگە لە شەڕی دژ بە تیرۆریستانی داعش. هاوکات وەکو ساڵانی ڕابردوو سێ داواکاری سەرەتایی دووبارە دەخینەوە بەردەست ئێوەی بەڕێز کە بۆ چەندین ساڵە داوایان دەکەین، بەڵام مەخابن ساڵانە داواکاریەکانمان لێ وەردەگرن بەڵام تا هەنووکە وەڵامتان نەداوینەتەوە کە ئەمەش زۆر جیایە لەو بەهایەنەی بانگەشەی بۆ دەکەن. هیوادارین ئێوەی بەڕێز بە ڕۆڵی مرۆڤ دۆستانەی خۆتان هەڵبستن لە پشتیوانیکردن لەم داواکاریانە و نەفرەت لەو مێژووە ناشرینەی ڕابردوو بکەن کە بە چەکی کیمیاوی کۆمپانیاکانتان لە تاوانەکەتان کردتان داواکاریەکانیشمان بریتین لە حکوومەتی ئەڵمانیا بە فەرمی دان بە تاوانەکانی جینۆسایدی کورددا بنێت کە دادگای باڵای تاوانەکانی عێراقی دانی پێدا ناوە. هاوکات تاوانی جینۆسایدی ئێزیدی و کریسیانەکان و شەبەک کە هێزی تیرۆریستی داعش ئەنجامی داون. حکوومەتی ئەڵمانیا بەشداری بکات لە کەمکردنەوەی ئازاری بریندارانی چەکی کیمیاوی لە کوردستان بە چارەسەرکردنی بریندارەکان لە وڵاتی ئەڵمانیا. لەبری ئەوەی ڕۆژانە ڤیزا دەدەن بە بازرگان و دەوڵەمەندان و بەرپرسانی ئەم وڵاتە و کار ئاسانیان بۆ دەکەن بۆ گەشتکردن، ڤیزا بدەن بە بریندارەکانمان بۆ چارەسەرکردنی پزیشکی لە وڵاتەکەتان و ژمارەیە کورسی خوێندن بۆ منداڵانی برینداری چەکی کیمیاوی لە زانکۆکانتان تەرخان بکەن. ڕێکخراوی کوردستان بێ جینۆساید تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانیەکان لە پێناوی دادگای تاوانی نێودەوڵەتی، تۆڕی ئایکان کوردستان، هەڵمەتی دادپەروەری، ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کۆکش لە کوردستان، ڕێکخراوی بیمە بۆ مافە ئابووری و کۆمەڵایەتیەکان. بۆ دووبارە نەبوونەوەی تاوانی هەڵەبجە داوا دەکەین عێراق بێتە ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی. 33 ساڵ لەمە و پێش ڕژێمی بەعس شاری هەڵەبجە و دەوروبەری بە گازی چیمیاباران کرد. لە ئەنجامی ئەو تاوانە زیاتر لە 5,000 هاوڵاتی سڤیلی ئەم شارە بوونە قوربانی و ڕۆژ لە دوای ڕۆژی ژمارەکە لە هەڵکشان بەهۆی مردنی بەردەوامی بریندارەکانەوە.
ئێمە لە یادەوەری 33 ساڵەی تاوانی چیمیابارانی شاری هەڵەبجە لە پێناو دووبارە نەبوونەوەی تاوانی لەم چەشنا لە وڵاتەکەمان و دڵنیاییەوەکان بەوەی دووبارە نەبێتەوە کە مخابن لە دووز و ناوچەکانی دی جارێکی دیکە ڕوویاندایەوە داواکاری عێراق ببێتە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی ئەم داواکاریەی ئێمە کە 16 ساڵە دووبارە دەکەینەوە بێجگە لە جێبەجێ بکرایە ئێستا کەیسی تاوانەکانی سەنجار و دووز و شار و شارشەکانی دیکە بە سانایی دەگەیشتە دادگای تاوانی نێودەوڵەتی تاوانەکەش بە جینۆسایی دەناسێنرا یاخود هەڕوویان نەدەدا تاوانکارانیش لە سزا ڕزگاریان نەدەبوو بۆیە لەم یادەدا داواکارین بە زووترین کات عێراق پەیمانی ڕۆما واژوو بکات و پەیوەست بێ بە دادگای تاوانی نێودەوڵەتی دۆسیەی بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی ببێتە یەکێ لە خاڵەکانی گفتوگۆی لایەنە کوردستانیەکان لەگەڵ حکوومەتی ناوەند لە بەغا عێراق بە فەرمی داوای لێبوردن لەگەڵی کورد بکا و سەرۆک کۆمار لە بڕی وڵاتەکەی بکەری تاوانی ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ تاوان نابێت تاوان بارانی تاوانە مەزنەکان لە سزا ڕزگاریان بێت و پەیوەست بە قوربانی قەرەبوو بکرێنەوە پێویستە عێراق قەرەبووی جینۆساید و کاتی داگیرکاری کوردستان بداتەوە تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی کۆنسی ئایسی زۆر سپاس.